پێشانگە شێوەکاریەکان و هەمە ئاهەنگی لە نێوان شێوەکارانی باشووری کوردستان و ڕۆژئاوای کوردستان بەردەوامی هەیە جگە لەوەش لەگەڵ پارچەکانی تری کوردستان هەمیشە لە بەردەوامیدایە لە ئێستادا ناوەندی حەوت ڕەنگە پێشانگەیەکی شێوەکاری بۆ کۆمەڵێک لە شێوەکاران لە باشوور و ڕۆژئاوای کوردستان ساز کردووە. ڕۆژی 12 ئەم مانگە لە هۆڵی مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە پێشانگەیەکی شێوەکاری بۆ بەشێک لە شێوەکارانی باشوور و ڕۆژئاوای کوردستان کرایەوە. لەو پێشانگایەدا کە لەلایەن ناوەندی حەوت ڕەنگەوە ڕێکخرابوو تیایدا 13 خانمە شێوەکاری ڕۆژئاوا و 5 شێوەکار لە باشوورەوە بە ستایل و سەلیقە و فۆرم و تەکنیکی جیاواز کارە هونەریەکانیان نمایش کرد. سەرەتا بەشداریکردن لە پێشانگە هاوبەشەکان گرنگێکی زۆری هەیە لەوەی کە ئاشنایی هێڵ و فۆرم و تەکنیکی ئیشکردنی یەکتر ببین. ئێمە وەکو هونەرمەندان ئەو جۆرە ئاشنابوونە و سوود وەرگرتن لە تەکنیکی یەکتر کاتوانین کارەکانمان زیاتر بەرەو پێش ببین، ئیشی جوانتر پێشکەش بکەین. گرنگی ئەوەی کە پێشانگایەکی لەم شێوازەکە دوو بەشی کوردستان بەشداری کردووە و باشوور و ڕۆژئاوا گرنگێکی زۆری هەیە. دوو پارچەی دابڕاوی کوردستان لە یەکترەوە بەداخەوم جارێکە بێ بڵین کە کوردستان پارچە کرا و دابڕێنراوە لە یەکتر بە نارانمان کە هەڵستن بەم کارە. ئێمە زۆر گرنگە لە پێشانگاکانە بەکردنەوەی پێشانگایەکی لەم شێوازە ئاشنا ببینەوە بە هێڵ و فۆرمی یەکتر کللتورەکانمان تێکەڵ ببێتەوە. ڕاستە دوو ستایلی جیاوازە بەڵام لە هەمان کاتا هەردوو لا کوردین. دیارە ئەم پێشانگایەکی فراوانە بۆ تایبەتە بەژنانی شێوەکار لە نێوان ڕۆژئاوا و باشووری کوردستانە. زۆر گرنگە ئێمە هونەر بکەینە ئەو دەرگایە یاخود ئەو پردی پەیوەندی لە نێوان بەشەکانی کوردستانە. بەتایبەت ئێمە زیاتر پێشانگاکانمان وا کردوتوانە کە زۆرینەی بەشداربووەکان پیاوانن. بیر لەوە کرایوانە ئەم پێشانگایە لە ڕۆژی 8 مارس بکرێتە، بەڵام ئیتر هەندە زروف هاتە پێشەوە نەتانرا پێشانگاکە لەو کاتە جێبەجێ بکرێت. ئێستاش لەناو پێشانگاکەیە ئاستی زۆر باشی دەست و پەنجەی ژنانی تا لە بواری نیگارکێشانە. ئەگەر سەیری تابلۆکان بکەین بەتایبەت دەوانی ڕۆژئاوا کە 13 هونەرمەندی ژنن بەشداریان کردووە، ئەو معاناتانەی کە خەڵکی ڕۆژئاوا لە ناو شارە جیاوازەکانە ئەیباتە سەر لە ناو تابلۆکانە ئابێنرێتەوە، هەر لە هەڵبژاردننی بابەتەکانەوە، هەر لە هێڵەکانیانەوانە، هەر لە ڕەنگەکانیانەوانێ بەبێ ئەوەی ئەگەر بزانیت ئەم ناوەکەیە هەر بەبینینی تابلۆکان هەستەکەی ئەمە هونەرمەندێکی ڕۆژئاوایە. لامان کاتە 5 هونەرمەندیش لە باشوور بەشداری کردووە لە شاری سلێمانی و ڕانێ و پێنجین و هەڵەبجەی شەیدەوە.